جامی سوپەری ئیسپانیا بە بەشداری هەر چواریانەی ریال مەدریدی پاڵەوانی وەرزی ڕابردووی جامی ژەو، بەرشلۆنی پاڵەوانی لالیگا و ئەتلەتیکۆ مەدرید و ئۆساسۆنا لە وڵاتی سعودی ئەنجام دەدرێ و لە ماوەی تەنیا 5 ڕۆژدا پاڵەوانەتەکە کۆتایی دێ و براوەی نازناوەکە ئاشکرا دەبێت. ڕێرە چوارشەممە یاریەکانی قۆناغی پێش کۆتایی جامی سوپەری ئیسپانیا بە یاری نێوان هەردوویانەی ریال مەدرید و ئەتلەتیکۆ مەدرید دەست پێ بکە و پێنجشەممەش بەرشلۆنە ڕوبەڕووی ئۆساسۆنا دەبێتەوە. یانەی ریال مەدرید لیستی یاریزانانی یانەکەی بۆ بەشداریکردن لە جامی سوپەری ئیسپانیا ڕاگەیاند و هەریەکە لە کۆرچوا و میلیتاو و ئالابا و ڤاسکێز بەهۆی پێکانەوە دوور خراونەتەوە و جارێکی تر فێرلاند مێندی گەڕایەوە پێگاتی یانەکە دوای چاکبوونەوەی لە پێکان. ریال مەدرید لە مێژوویدا 18 جار گەیشتۆتە جامی سوپەری ئیسپانیا و تا ئێستاش 12 نازناوی بەدەستهێناوە کە دوایین جاریان لە ساڵی 2021دا بوو دوای بردنەوەی لە ئەتلەتیک بلباو لە یاری کۆتایی. یعنی شاهانە لە مێژوویدا 3 جار ڕوبەڕووی ئەتلەتیکۆ مەدرید بۆتەوە لە جامی سوپەری ئیسپانیا، هەریەکەیان یاریەکیان بردوتەوە و لە یاریکیشدا یەکسان بوون. یعنی شاهانە 5 گۆڵی تۆمار کردو و ئەتلەتیکۆش 3 گۆڵی کردووە. یانەی بەرشلۆنە ئامادەکاریەکانی بۆ پاڵەوانەتەکە دەست پێ کردووە، بەڵام بە کۆمەڵێک کێشەوە بەتایبەت دوای توشبوونی هەریەکە لە جواو کانسێلۆ و ئینگۆ مارتینێز باپێکان. بەرشلۆنە خاوەنی زۆرترین نازناوە لە مێژووی جامی سوپەری ئیسپانیا بابردنەوەی 14 نازناو لە کاتێکدا زۆرترین بەشداریشی هەبووە لە پاڵەوانەتەکە کە 27 جارە. دوایین پاڵەوانەتی جامی سوپەری ئیسپانیا لە ساڵی ڕابردوو بەڕێوەچوو، یعنی بەرشلۆنە بوو بە پاڵەوان دوای بردنەوەی لایەنەی ریال مەدرید لە یاری کۆتاییدا بە ئەنجامی 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک.